الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين، من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان بیسەران بینەران، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی ژمارە 22 لە بابەتی چاو بە خۆدا گێڕانەوە. بوارێکی دی کە من بە پێویستی دەزانم هەمومان هەر کەسە بە ئەندازەی خۆی تێیدا چاو بە خۆمان دابژێڕینەوە و هەڵوەستە بکەین، بریتە لە مامەڵە لەگەڵ کۆمەلگادا بەگشتی بە ورد و درشتەوە، بە پیا و ئافرەتەوە، بە هەموو پێکاتەکانەوە، بە هەموو ئەوانەی کە لە وڵاتدا لەگەڵتدا دەژین، بە مسلمان و نامسلمانەوە، بە هاوزمان و ئەوەی کە زمانێکی دیکەونەتەوەی کە جگە لە تۆی هەیە، بە هەموو لایەکەوە، بە تایبەت چینە کەم دەستەکان، ئەگەر هەتیوانن، ئەگەر هەژار و نەدارن، ئەگەر قەرزدارن، ئەگەر لێ قەوماون، ئەگەر ڕێبوارن، ئەگەر کەسێکە کە داوای هاوکاریت لێ دەکا، بە تایبەت ئەوان. مسلمان دەبێ هەوڵدات هەموو سیفەتە بەرز و پەسەندەکانی خوا سوبحانه وتعالى کە لەگەڵ مرۆڤدا دەگونجێن هەوڵدا لە خۆیدا بیان هێنێتە دی. وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئیرحەموا من فی الأرض یەرحەمکم من فی السەماء. ئێوە بەزەیی بنوێنن بەرامبەر بەوانەدا کە لەسەر زەوین، واتە بەرامبەر بە خەڵک، ئەوەی کە لە ئاسمانە واتە لە سەرەوەی دروستکراوەکانی خۆیەتی بەو شێوەیە بۆ ئەو شایستەیە، ئەویش بەزەیتان لەگەڵ دەنوێنێ. خوا سوبحانه وتعالى ئەو پەڕی چاکەکاری هەیە، گومانی تێدانێ، دەبێ ئەمەش هەوڵ دەین ئەو سیفەتەی خوا لە خۆماندا بێنینە دی. ڕەنگە کەسانێک ڕەنگە ئەویان پێسەیر بێت چۆن سیفاتەکانی خوا لە خۆدا بێنینە دی، بەڵام ئەگەر تەماشای ئەو ئاتەی سوورەتی نور بکەین کە خوا سوبحانه وتعالى تێیدا ئامۆژگاری ئەبوبەکری سەدیق دەکا، خوا لێی ڕازی بێ، وەکو لە هۆی هاتنە خوارەوەکەیدا باس کراوە، و لە بەسەرهاتەکەدا کە بوختان بۆ دایکمان عائیشە کرا، خوا لێی ڕازی بێ، الصدیقة بنت الصدیق، و دوایی خوا سوبحانه وتعالى لە ئایەتی 11 تا 26 واتە 16 ئایەتی بەو بۆنەوە دابەزاندن، لە سیاقی ئەو ئایەتانەدا دوای ئەوەی ئەبوبەکر خوا لێی ڕازی بێ سوێن دەخوا لە میستەحی بنی ئەثاثە کە دیارە کوڕە خاڵی بوو یان کوڕەپووری بوو، خزمێکی بووە، و ئەبوبەکری سەدیق هاوکاری کردووە، سوێن دی لێ دەخوا دەڵێ من هاوکاری ناکەم، چونکە ئەوی یەکێک بوو لەوانەی کە لە بوختانکردنەکەدا بەشدار بووە و 80 قەمچیشی لێدرا وەکو سزای بوختانکردن کە نەیانتوانیوە شاهید بێنن. سوێن دەخوا کە هاوکاری نەکا. خوا سوبحانه وتعالى بۆ بۆنە ئەم ئاەتەدا دەبەزێنە، دەفەرمێ ولا يأتل أولو الفضل منكم والسعة أن يؤتوا أولي القربى والمهاجرين والمساكين والمهاجرين في سبيل الله وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم والله غفور رحيم. ئاەتەکە دەفەرمێ بە ئەوانەی کە خاوەنی توانای زۆرن و خاوەنی چاکەکارین کە مەبەست پێ ئەبوبەکر سەدیقە سوێند نەخۆن کە هاوکاری خزمان و نەداران و کۆچکەران بکەن، کە دیارە میستەحی کوڕی ئەثاثە هەم خزمی ئەبوبەکر بووە، هەم نەدار بووە و هەم کۆچکەریش بووە، با سوێن نەخۆن کە هاوکاریان بکەن، وەلیعفوا وەلیەصفحوا، بالیان ببوون و چاپۆشیان لێ بکەن. ئەلا تحبون أن يغفر الله لكم، ئایا پێتان خۆش نییە خوا لێتان ببوورێ؟ دەڵێن ئەبوبەکر خوا لێی ڕازی گوتی بەلا والله أحب أن يغفر الله لي، با سوێن دەخوا حەز دەکەم خوا لێم ببوورێ، مادەم خوا وای فەرمووە لەمە دووە بۆشی زیاد دەکەم، ئەو هاوکاری کە دەمکرد لەمە دووە بۆشی زیاد دەکەم، هەرچەند بوختانیشی بە کچەکەی کردووە کە کچەکەشی خێزانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و لە ئاوی حیات پاکتر بووە. جا کەواتە مادام خوا لێبوردە و میهرەبانە، ئێوە شەوڵدن میهرەبان و لێبوردە بن. ئەوە لەگەڵ کۆی کۆمەلگادا پێویستە وابین. مسلمان دەبێ
بەڕەحم بێ، مسلمان دەبێ میهرەبان بێ، دەبێ لێبوردە بێ، دەبێت چاوپۆشی کەر بێ بەرامبەر بە خەڵک بەگشتی. بەڵام بەتایبەت بەرامبەر بەو توێژانەی بەرامبەر بەو کەسانەی کە ئێستا وەکو زاراوەیەک بۆیان بەکاردەهێنە خاوەن پێداویستی تایبەت بابایە کە هەتیوە بێ بابە، هەروەها کەسێکە نەدارە، هەژارە، قەرزدارە، نەخۆشە، بێدەرەتانە، لێقەوماوە، کەم ئەندامە، دێتە بەردەرگات داوات لێ دەکات پێی ئاشنایی کە ئاتاژە. بەرامبەر بەوانە پێویستە مرۆڤ زیاتر ڕەحمی هەبێت، زیاتر بەزەی هەبێت. هەڵبەتە دوایی لە ئاڵلقەیەکدا بە تایبەت باسی بەخشین و هاوکاری خەڵک دەکەین، بەڵام لێرەدا هەر ئەوەندە دەڵێم کە ئەوە کە بەرامبەر بەو چین و توێژانی کە لەگەڵمان لە کۆمەلگادان کە ئەوانەی نابینان کوێرن یاخود لاڵن یاخود کورتە باڵان یا نەخۆشی تەلاسیمایان هەیە یاخود نەخۆشیێکی دیکەی درێژخایانیان گرتووە یاخود هەژارن یا قەرزدارن یا ماڵ و منداڵێکی ورد و وێرانی بەسەرەوەی ناتوانێت پێڕناگا یاخود لە خانووی بەکرێدایە یا هەر شێوێک لە شێوەکان دەزانی کە ئاتاج و محتاجە پێڕاگەیشتنی ئەو جۆرە کەسانە و هاوکاریکردنیان بە هەر شێوەیەک لە شێوەکان بێ زۆر پاداشتێکی گەورەی هەیە. هەڵبەتە فەرمایشتێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم پێویستە زۆر باش گوێی بۆ بگرین. هەموو فەرمایشتەکان هەروان بەڵام بەنسبەت ئەم بابەتەی ئێستاوە. پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ إنكم لن تسعوا الناس بأموالكم فليسعهم منكم بسط الوجه وحسن الخلق. كما سندەکەی صحیحە. دەفەرمێ ئێوە بە ماڵ و سامان دەفەری هەموو خەڵک ناکەون. هەر کەسێک داوای لێ کردی هەر کەسێ زانید ئاتاج و محتاج و قەرزدار و نەخۆش و دەردەدارە دەفەری هەمووان ناکەون، بەڵام بە ڕووی خۆشتان و ڕەوشتی جوانتان هەمووان بگرێتەوە. ڕووخۆشی هیچی تێناچێ، زەردەخەنە، ڕووخۆشی، قسەخۆشی، میهرەبانی نواندن هیچی تێناچێت کە وەخوای پەروەردگاریش وا دەفەرمێت. خوا سبحانه وتعالى دەفەرمێ قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى. قسەیەکی پەسەند و لێبوردنێک بەرامبەر بە کەسێک کە زۆر هەڵت دەپێچێ یاخود بە شێوێک داوا لێ دەکا سەخڵەتت دەکا ئەتۆ قسەیەکی باشی لەگەڵ بکەی و لێی ببووری باشترە لە چاکە لەگەڵداکردنێک کە ئازاری بەدووادا بێ، ئازاردانی بەدووادا بێ، منەتکردنی بەدووادا بێ. ئیسلام زۆر گرنگی داوە بە هاوکاریکردنی ئەو چین و توێژانی کە لە کۆمەلگادان و پێویستیان بە هاوکاری هەیە، پێویستیان بە دەستگرۆیی هەیە. تەماشا ئەم ئاەتە مبارەکە بکەین کە بە ئاەت البر ناسراوە، ئاەتی ژمارە 177 لە سوورەتی ئەلبەقەرەدا، واتە بە ئاەتی چاکەکاری ناسراوە. چاکەکار کێیە؟ ئەوەیە کە ئەم صفەتانەی تێدا بێ کە خوا دەفەرمێ ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين في الرقاب وأقام الصلاة وآتى الزكاة والموفون بعهدهم إذا عاهدوا والصابرين في البأساء والضراء وحين البأس أولئك الذين صدقوا وأولئك هم المتقون. أم آية بيناسي مروفي شاكا كارمان بودكا دەفەرمێ ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب. چاکەکاری ئەوە نیە ڕووبکەن ڕۆژهەڵات و ڕۆژئاوا. ئەوە هۆی هاتنە خوارەوەکەی ئەوە بوو کە ڕۆژێک هەندێک لە موسڵمانان و هەندێک لە جوولەکەکان و نەسڕانیەکان هەر کامێکیان دەگوت قیبلەی ئێمە چاکترە و ڕاسترە. خوا ئامۆژگاری هەموویانی کرد. دەفەرمێ چاکەکاری ئەوە نییە کە ڕووبکەنە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ولكن البر بەڵکو چاکەکاری صفەتی چییە؟ صفەتی کەسێکە من آمن بالله ئیمانی بەخوا هێناوە بە ڕۆژی دوایی بە فریشتەکان و بە کتێبەکانی خوا و بە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام. هەر پێنج پایە بنەڕەتەکەی ئیمان. چی دیکەش؟ وآتە المالە ماڵی خۆشی ببەخشێ بەچێ؟ وآتە المالە ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين في الرقاب. شەش جۆرە کەس دیاری دەکا بە خزمان
بە هەتیوان وآتى المال ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل نەداران وەڕێبواران والسائلين وفي الرقاب داواکەران کەسێک کە دێتە بەردەرگا داوات لێ دەکات سائل کە بە کوردی دەڵێن سوالکەر وفي الرقاب و ماڵەکەت بەکاربێن لە ئازادکردنی کۆیلاندا کاتی خۆی کۆیلا بوون بۆیە هەمیشە گوتراوە زانان ئیسلام دەڵێن جاء الإسلام بالعتق ولم يأتي بالرقة ئیسلام ئازادکردنی کۆیلانی هێناوە نەک بە کۆیلەکردنی خەڵک بەڵکو کاتی خۆی سیستەمێکی گشتی دنیا بووە بەڵام ئیسلام ڕێی بۆ داناوە هەم سەرچاوەکانی لێوە هاتنی کۆیلان وشک بکە هەم ئەوانش کە هەن ڕێی بۆ داناون چۆن ئازاد بکرێن لە چەند بۆ چەند جۆرە گوناحێک خۆی پرگار دایناوە فتەحریر و ڕەقەبە ئازادکردنی کۆیلەیەک ئەمجا خوا سوبحانەهو وتەعالا لەم ئایەتە مبارەکەدا 6 جۆرە کەس باز دەکا کە لە دوای ئیمان پێنجپاکەی ئیمان هاوکاری 6 جۆرە کەس باز دەکا لە کۆمەڵگادا دوایی دەفەرمێ و ئەقامە الصەلاتە و ئاتە الزەکا ئەمجا باسی بەرپاکردنی نوێژ و زەکاتدان دەکا کەواتەش هاوکاری کردی ئەو 6 جۆرە کەسانە جیایە لە زەکاتدان دوایی دەفەرمێ وەالموفونە بعهدیهم ئیذا عاهدوا وەفاکەران بە پەیمان کاتێک کە پەیمانیاندا بەڵێنیاندا پێویستە پەیمان و بەڵێنەکان جێبەجێکەن والصابرين في البأساء والضراء وحين البأس خۆراگران لە في البأساء واتە لە کاتی هەژاری و نەداریدا والضراء لە کاتی نەخۆشی و ناخۆشیدا وحين البأس لە کاتی جەنگ و ڕوبەڕووبوونەوەدا أولئك الذين صدقوا ئەوانە ئەوە کەسانێکن کە ڕاستیان کردو لە موسڵمانەتیدا و ئولائیکە هم المتقون ئەوانەشن پارێزکاران کەواتە پارێزکار و ڕاست لە ئیسلامدا کەسێکە هەم ئیمان و عەقیدەکەی تێر و تەواو بێ هەم هاوکاری بۆ چین و توێژە ئاتاژ و بێدەرەتانەکان لە کۆمەڵگا چاک بێ هەم نوێژبەرپاکەری چاک بێ هەم زەکاتدەری چاک بێ هەم ئەهلی وەفا بێ هەم خاوەنی سیفەتی خۆراگری بێ لە هەموو ئەو حاڵەتانی کە پێویستیان بە خۆ تێدا ڕاگرتن و پش و درێژی و حەوسەلە هەیە بەتاکید ئیسلام موسڵمانان پەروەردە دەکات لەسەر ئەوە کە پێکەوە هاوکار بن پێکەوە دەستبارگر بن و پێکەوە بە بەزەی و پەرۆژ بن وەکو خوا دەفەرمێ ڕوحەما و بەینەهم لە نێو خوان دەبە ڕەحم و بەزەین و دەفەرمێ ئەذیلەة عەلى المؤمنین لە بەرامبەر بڕواداران میهرەبانن بۆیە من سەر بسوڕ دەمێنێ لەو کەسانی کە دەسەڵاتدارن لە وڵاتدا حوکمڕانن و هەموو شت بەدەستن تەماشای ئەو چین و توێژە هەژار و نەدار و بێدەرەتانانە دەکەن ئەگە کورتە باڵاکانن ئەگەر خاوەن پێداویستێ تایبەتەکانی دیکەن وەکو کوێر و وەکو لاڵ و وەکو کەڕ و وەکو ئیفلیج و وەکو نەخۆشی تەلاسیما و هەموو ئەو دەرد و نەخۆشیانەی دیکە کە خەڵکێک هەن پیانەوە گرفتار دەبێت و خۆی پەروەردگار بۆ تاقیکردنەوەی ساغەکان ژمارەیەکی کەم لە خەڵک تووشی ئەو جۆرە دەرد و نەخۆشیان دەکات بزانین داخۆ چۆنیان مامەڵە لەگەڵدا دەکەن کە خۆی پەروەردگار دەتوانێت هەر لە سەرەتاوە بە ساغی بیان خوڵقێنێ یاخود نێڵە پێویستیان بە کەس بێ بەڵام ساغەکان تاقی دەکات وەکو دەفەرمێ ولكن ليبلو بعضكم ببعض خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقماندا هەر کەسەمان لە ئاستخۆیەوە بەرامبەر بەو چین و توێژە ئاتاژ و بێدەرەتان و لێ قەوماوانە کە لە کۆمەڵگاکەدا لەگەڵماندا هەن ئەوانیش هاوڵاتی ئێمن برای ئێمن لەگەڵیان چاک بین و چاکە کار بین لێرزە کۆتای بە ماڵقەیەمان دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين